سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ژاراوی بوونی 13 کرێکار لە دێولان، سەپاندنی 20 ساڵ بەندکران بەسەر 8 چالاکی مەزهەبی لە کرماشان، کۆبوونەوەی کرێکارانی پاڵاوگەی ئابادان، بەردەوامی مانگرتنی بەندکراوانی زیندانی قەزلحەساری کەرەج و ئەشکەنجە و ئازاری بەندکراوێکی سیاسی لە زیندانی وەکێڵابادی مەشهەد. ژاراوی بوونی 13 کرێکار لە دێولان. ڕۆژی شەممە 26 ڕەزبەر 13 کرێکاری خەڵکی شاری دێولان کاتی پشودان بەهۆی بایەخ نەدانی خاوەنکارەکەیان بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کران. بەپێی راپۆرتەکان 13 کرێکاری وەرزی لە شاری دێولان کاتی پشودان لە نێو چادرێک بە گازی مونۆکسیدی کەربۆن ژاراوی بوون و هێشتا سەبارەت بە دۆخی تەندروستی ئەو کرێکارانە لە نەخۆشخانەی شاری دێولان زانیاریەک لە بەردەستانیە. شایانی باسە بەهۆی بایەخ نەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرپرسانی پەیوەندیدار بە ئیمنی شوێنی کاری کرێکاران ساڵانە لانی کەم 1986 کرێکار گیانیان لەدەست ئەدەن و هەزاران کەسی دیکەش بریندار یان کەم ئەندامە بن. سەپاندنی 20 ساڵ بەندکران بەسەر 8 چالاکی مەزهەبی لە کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا 8 کەس لە چالاکانی مەزهەبی کورد لە پارێزگای کرماشان لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە سەرجەم حکمی 20 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتەکان ئەم هاوڵاتیانە بە ناوەکانی یاسین ئەعزەمی، موعین خودادادی، یاسین شەهسەواری، فەرید مورادی، یاسین ڕەمەزانی زادە، هێمن پاڵانی، عرفان مرادی و پەیمان بابایی خەڵکی شارەکانی جوانڕۆ سەرپێڵی زەهاو ساڵی 1400 و ببورن ساڵی 1400 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و پاشان بەدانانی بارمتەی 1 ملیاردی ئازاد کراون. پاشان ئەم 8 کەسە لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی کرماشانەوە هەر یەکەوە حکمی 2 ساڵ و 6 مانگ زیندانیان بەسەردا سەپێنراوە. کۆبوونەوەی کرێکارانی پاڵاوگەی ئابادان. ڕۆژی شەممە 26 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەی ئابادان دژ بە وەدینە هاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد دژ بە کەمبوونی هەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ، سربەخۆیی سندوقی خانەنشینی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت و هەروەها پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. ناڕزایەتی نانەواکان لە شاری مەشهەد. ڕۆژی شەممە 26 ڕەزبەر کۆمەڵێک لە نانەوایانی شاری مەشهەد دژ بە کەمبوونی داهات و ناکارامەیی سامانەی نانینۆ کۆبوونەوە. نانەوایانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی یارانەی ئارد و هەروەها بایەخ نەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی نانەوایان دۆخی ژیانیان لە خراپیدایە و ئەگەری هەیە بەردەوامی بە پیشەکانیان نەدەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری کەمبوونەوەی تێچووی نانەواخانەکان، پێدانی یارانە و پشکی ئارد و کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر چالاکی سنفی بوون. ناڕزایەتی ماڵدزراوانی فەرشی زەڕینی تۆرەنج لە پارێزگای چەهارمەحال و بەختیاری. ڕۆژی ڕابردوو ماڵدزراوانی شێرکەتی فەرشی زەڕینی تۆرەنج لە شاری شەهری کورد سەر بە پارێزگای چەهارمەحال و بەختیاری دژ بە وەدینە هاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای بە دوواداچوونەوەی ماڵدزراوان هێشتا لەلایەن بەرپرسانەوە وەڵامیان نەدراوەتەوە و خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر دۆسیەکە سزادانی تاوانباران و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان بوون.
بەردەوامی مانگرتنی بەندکراوانی زیندانی قەزەلحەساری کەرەج. ڕۆژی شەممە 26 ڕەزبەری 1404 هەتاوی زیاتر لە 1500 بەندکراوی ڕاگیرە و لە زیندانی قەزەلحەساری کەرەج بەردەوامیان بە مانگرتنەکەیاندا. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون زیندانیانی ئەو بەندیخانەیە بە دووراندنی لێویان، وتنەوەی دروشمی نابۆ سێدارە، نابۆ مردن، هەڵکردنی پلاکارت و کۆبوونەوە دژ بە لە سێدارە درانی هەموو زیندانیان ناڕزایەتیان دەربڕیە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی هەموو بەندکراوان و ئازادی دەستبەجێ هەموو زیندانیانی سیاسی و عەقیدەتی بوون. شایانی باسە بەندکراوانی مانگرت و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و خوازیاری پشتیوانی خەڵک و هەموو چالاکانی مەدەنی، سنفی، ژینگەیی و سیاسی لە هەڵمەتەکەیان بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە ئەشکەنجە و ئازاری بەندکراوێکی سیاسی لە زیندانی وەکێڵئابادی مەشهەد. ڕۆژی هەینی 25 ڕەزبەری 1404 هەتاوی ئومید فەتحی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قەزەلحەساری کەرەج لەلایەن هێزەکانی ڕژیم لە ئەو زیندانە ئەشکەنجە و ئازاریکی زۆر دراوە. ناوبراو لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و تێکدانی بیر و ڕای گشتی حکمی 6 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ئەو بەندکراوە بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی زیندان و چاو چەند شوێنی دیکەی لە جەستەی زیانێکی زۆری بەرکەوتووە و دۆخی تەندروستی لە خراپیدایە. شایانی باسە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی ئەو شارومەندە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە دەستڕاگەیشتن بە تەنانەت سەرەتاییترین دەرمانەکان پێبەشکراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە بن.